روزنامه کردستان کوج علی راگاندنا ناوندی یا پارتیا دموکراتا کردستان سووریا و تێ بەرهەفکردن بەژمارە خۆیان 680 بەشێ عەرەبی و 149 بەشێ کوردی هاتە دەرخستن. گۆتارە دەستپێکێش ڕۆژنامەیە کوردستان کو دبێژە تەفگەرە ناودەوڵەتی و چارەنویسە ئارامیە لە سووریە و نامەیە سەرۆک بەرزانی ببوونەیە بیرئانینە 45 یا شەهیدبوونە لەیلا قاسم دبن سەرناوێ. شەهید لەیلا قاسم بسەربلندی شەهیدبوون هەم بێز کرد خۆلپێش ستەمکارە نەچەماند. سەرباری جڤینە شاندەکە سەرکردەیەن پەدەگەسێب ماڵباتên شەهیدên لەشکرê ڕۆژە لە هەولێرێ و دەستنیشانکردنا بەرپرسێکی نووش دەستگەها ماڵباتên شەهیدên لەشکرê ڕۆژە لە هەولێرێ جێخۆ دروپەلا یەکەم دەدەگرن. جڤینە ئەمینداریە گشتیە ئەنەکەسەیە نۆرمال و داخوایانیە ژێهاتی دەر هەفدیتنا شاندە ئەنەکەسەیە کۆبانێ بە بەرپرسên سوێدێرە هەروەها جڤیناوان بەدەستەیە دانوستاندنان یا ئۆپۆزیسیۆنە سووریێرە لە ڕۆهایێ سەرباری نوچەیە ڕەڤاندنە محەممەد ئەیۆ سەرۆکێ ئەنجومەنە خۆجەهیە ڕۆژاوای قامشلوێ ئەنەکەسێ جاریە پێدێڤە داخوایانیا ماڵباتە کەسایەتە وڵاتپارێز حەجی بلال دەربارەی بارکردناوی جێخۆ دروپەلا دوان دەدەگرن. بریارم لە تێ سووریێ بڤیانە وڵاتên زیلهێز و بەرژەوەندیên وان ڤەگرێدایە سەرناوێ لە دوانەکەن ڤیسکار عزدین مەلایە کو تێدا نەرینە هەر سێ سیاسەتمەدار و سەرکردەیەن کورد دکتۆر کاوە عەزیزی عەبدوڕەحمان ئاپۆ و عەبدوڕەحمان گەلۆ دوێ دەربارێدا دەدەخوایانی جێخۆ دروپەلا سسیان دەدەگرە. ڕوپەلا هەشتان ji کار و چالاکیên یەکیتیا خوێندەڤان و جوانên دەموقراتی کوردستانی ڕۆژاوارە هاتیە دابەشکردن. دروپەلا دوازدەهان de ji ڕۆژنامەیە کوردستان گۆتارەکە دکتۆر عەبدولحەکیم بەشار dibin سەرناوێ نامەیە ئۆجەلان و نەخشەرەیە پێویست هەروەها گۆتارەکە نڤیسکار ئەکرەم مەلە بناوێ داهینانە سیاسی تشتێ هەری گرنگ و وەندایە دێ سیاسەتا کوردی de سەرباری du گۆتارên عیسا میرانی و شەمس عەنتەر جێخۆ دەگرن. باژارێ کۆبانێ هێژی وێرانگریە و خەلک دکاڤڵان دەندژین. سەرناوێ گۆتارەکەیە بە پێنووسان ڤیسکار غەسان عەبدەڵڵا و جێخۆ دروپەلا یەکەم de ji بەشێ کوردیش ڕۆژنامەیە کوردستان دەگرە. دروپەلا دوان de گۆتارەکەن ڤیسکار عیماد عەبدەڵڵا بناوێ پێدێ دخوازە کوردستانە سووریێ ڤەگەرینە سەردەما ئێل و عەشیران سەرباری گۆتارەکەن ڤیسکار ئیدریس حسۆ dibin سەرناوێ ئێزیدی نەتەون یان jî باوەریەکە پیرۆزن جێخۆ دەگرن. دروپەلا سسیان ji ڕۆژنامەیەدا گۆتارەکەن ڤیسکار سوهێلە خضر دەربارەی ڕەوشە ئیدلیبێ dibin سەرناوێ چارەنویسا پارێزگا ئیدلیبێ تاریە هاتیە بەڵافکردن. دروپەلا چاران و یاداویەدا گۆتارەکەن ڤیسکار ڕائەد محەممەد بناوێ شێخ معشوقێ خەزنەوی سمبولا ئاشتی و کوردستانەیە سەرباری دوو هەلبەستên کوردی بناوێ بانگ و سترانێک لەسەر ئەڤینێ کو پێنووسên هەریەک jê کەمالسینۆ و ڕەسوول حەمزاتۆف کو بەسا مەرعی وەرگراندیە کوردی جێخۆ دەگرن. د هەردوو بەشên عەرەبی و کوردیدا پێشهاتە و بویێرên ڕۆژاوای کوردستانی و سووریە و کوردستانی و هەرێمی و ناودەوڵەتی هاتنە بەحسکردن. هەروەها هەژمارە گۆتار و هەڤدیتن و چالاکیên دنجی لەخۆگرتنە. ڕۆژنامەیە کوردستان ڕۆژنامەیەکە سیاسی جڤاکی و ڕەوشەنبیریە نیڤ مەهانەیە ژالیە ڕاگەهاندنە ناڤەندیە پارتیا دەموقراتا کوردستان سووریا و تێدەرخستن. عەلی عومەر